هر ام برنامج برستان و ام كنالا يعني وڵامێکە بۆ ئەو هەموو لێشاوەی کە قسە بە مسلمانان دەوتێ غەرب و لێشاوێک لە میدیایی دەستەمۆی غەرب لە خزمەتەوەی ئەم دینە ناشرینکە ئەی ئەرکی هەر تاکێکی مسلمان و ئیماندار چۆنە بۆی پەیامەکەەوە خۆی بکە خی گەورە پاداشت داتەما مسافرسیارێکی زۆر جوانە هەر ئەم بەرنامەی بەڕێستان و ئەم کەناڵە یعنی وەڵامێکە بۆ ئەو هەموو لێشاوەی کە قسە بە مسلمانان دەوتێ مەگەر ئێوە نەهاتون جوانی ئەم ئیسلامە دەگەێنن مەگەر ئەم بەرنامە باز لە ژیانی پێغەمبەری خوا ناکە سەڵڵاهو عەلەیهی وسەلەم مەگەر ئەم برا خۆشەویستانە وەصف و مەدحی پێغەمبەری خوا ناکە سەڵڵاهو عەلەیهی وسەلەم ئەم مامۆستایە لە قورئانەکەیەوە کەواتە مامۆستا بەڕێزەکان ئەوان چەندە هەن دەبێ ئێمە زیاتر هەبین دەبێ ئێمە زیاتر ئیسباد و زودی خۆمان بکەین دەبێ لە ڕێگای مزگەوتەوە لە ڕێگای مینبەرەکانەوە من وتاری ئەو عەسرم لەسەر ئەوە تۆمار کرد وتم خۆشەویستان ئەم دینی ئیسلامە چەنە عەزیمە ئەم شەو زیاتر خوای گەورە گەورەی ئەم ئیسلامەی پێشانداین هەر لەگەڵ بارینی ئەم بارانە میهرەبانیە کە هاتینە دەرەوە هەموو جانمان بوو بە ئەو ماشاءالله کە ئەنەما ئەم شەوە گەورەکەی قەدر بووە ماشاءالله مزگەوتەکان بەرنەدەکەوتن بڕوات بێگەنجێک هات کە من بە مناڵی دەرسم پێی وتووە هاتە مزگەوتەکەم لە مێژ بوو نەمبینی بوو وتم خێر بوو هاتی ئێرە وتی وەڵڵاهی ماوەستا سێ مزگەوتم کردن جێگام نەبوو ئەوە چوارەمی مزگەوت و لێرەش بە 100 حاڵی جێگای خۆم کردەوەتەوە کەواتە ئەو وێنە جوانە نەقڵکردنی ئەم دیمەنە جوانە و ئەو مەنزەرە جوانە وەڵامێکە بۆ ئەوان